شاسوار عەبدولواحید متمانەی بە خەڵکی هەولێر نییە. بە بڕیاری شاسوار عەبدولواحید هیچ کەسێکی هەولێر نابێت ببێتە کاندیدی جوڵانەوەی نەوەی نوێ لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق و لە کۆی 8 کاندیدی جوڵانەوەی نەوەی نوێ لە بازنەی هەولێر حوتیان خەڵکی سلێمانی و یەکیان خەڵکی ناوچەکانی دوور لە سەنتەری هەولێر. ئەمەش لەسەر بنەمایەوەی خەڵکی هەولێر جێگای متمانە نین لەلایەن شاسوار عەبدولواحید و سەرکردایەتی جوڵانەوەکە. دوایەوەی جوڵانەوەی نەوەی نوێ ناوی بربژێرەکانی خۆی لە بازنەی هەولێری بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق ئاشکرا کرد، نیگەرانی فراوان لە نێو کادیران و لایەنگرانی ئەو جوڵانەوەیە لە هەولێر دروست بوو، چونکە لە کۆی 8 بربژێری بازنەی هەولێر تەنها یەک بربژێر بە ناوی کاوە عەبدولقادر کە لە بنەڕەتدا خەڵکی هەولێر نییە و ئێستا دانیشتووی هەولێرە بربژێری جوڵانەوەکەیە و ئەوانی تر هەمووی خەڵکی سنووری سلێمانین. بڕیاری دانەنانی هیچ کەسێکی هەولێر وەکو کاندیدی نەوەی نوێ بە بڕیاری شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بووە. ئاماژ دوایەوەی سەرۆکی ئەو جوڵانەوەیە متمانەی زۆربەی کەسە نزیکەکانی لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لەدەستداوە و لە ئێستادا ئەگەر خزم یان کەسێکی نزیکی خۆی نەبێت ناکرێتە بربژێری ئەو جوڵانەوەیە. نەوەی نوێ جیاواز لە هەر حەزبێکی دیکە لە هەر خولێکی هەڵبژاردن دوو هاوسەر دەکاتە بربژێری خۆی و کەسانی نوێ دەستنیشان ناکات. بۆ نمونە سرو عەبدولواحید و خزمانی شاسوار عەبدولواحید بە ئاسانی دەبنە پەرلەمانتار و مژدە مەحموود لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان ئەندام بووە و ئێستا بربژێرە بۆم هەڵبژاردنەی پەرلەمانی عێراق. لە کاتێک محەممەد ئیسماعیلی هاوسەری بەبێ ئەوەی زمانی عەرەبی بزانێت ئێستا ئەندامی پەرلەمانی عێراقە. بڕیارەکەی شاسوار عەبدولواحید بۆ سزادان و سەرکردنی خەڵکی هەولێرە لە جوڵانەوەکەی ئەمەش بڕوونی پێیان گوتراوە و هەر ئەمەش وای کردووە نیگەرانی و ناڕەزایی فراوانی لای ئەندامان و خۆبەخشانی ئەو جوڵانەوەیە لە هەولێر دروست بێت.